کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. بینەرانی کەناڵی UK4 سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ لە شاری بێرمیگامین لە یەکێک لە چێشخانەکان چێشخانەی پشوو کۆمەڵەی کوردی بەریتانیا کۆمەڵەیەکی زۆر چالاک و زۆر خۆبەخشن کە ئەمڕۆ لەگەڵ چەند چێشخانەیەکە ڕێکەوتنیان کردووە کە بۆ ئەوەی لەم چەند ڕۆژەیە کۆمەڵێ خواردنی زۆر ئامادە بکەن، خواردنی تازە و خۆش و بەلەزەت باوا بڵێم لەگەڵ کەناڵی UK4 پرۆگرامەکەتان بۆ گوازینەوە و چێشخانەی پشووی چەکە لە چێشخانە دێرینەکان و ئێمە توانین بڵین یەکێکە لەو چێشخانانەی کە بەردەوام بە خۆبەخشی لەگەڵ کۆمەڵە و ڕێکخراوەکاندا کاری کردووە. ئەمڕۆژ ئێمە بە باشمان زانی لەم چێشخانەیەوە ڕووماڵێکی تایبەتتان بۆ بکەین لەگەڵ کۆمەڵەی کوردی بەریتانیا. فەرموون لەگەڵمان بن. کاکە سڵاوی خوای گەورەتان لێبێ. باشم شکر. ئەمە چی ئەم شتە بەلەزەتانە ئەوە ڕازانوتانەتەوە و طبعاً مەطعەم شوو وایە یەکێکە لە چێشخانە دێرینەکانی ئەم شەقامە دەشتان ساغ بێ. ئەوە پێم بڵێ بزانم ئەمە چیە مامۆستا وەرە؟ باڵە و پەراستووە ئەو لاپچۆپە ئەو پەراستووە ئەویان باڵی مریشکە گۆشتە ئەوەشیان جگەری خۆماڵی ئەوەشیان کەبابی حیوانەوەش کەبابی مریشکە. وایە دەستان خۆش بێ مامۆستا یەخوا لەشتان ساغ بێ. مامۆستا سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئاسایی بێ مەژوورەوە ئەی هاوە چیتان کردووە با بازارتان بە. سەلام عەلەیکوم مامۆستا یەخوا لەشتان ساغ بێ ماندوو نەبن. پێم بڵێ چیمان هەیە؟ ئەڵڵاهومە ئامین. منەمانم بینی لێرە ئەمە شوێ بوو بۆچی حەزتان کردوم هەموو خواردنە؟ ئەمە خواردنە بۆ کۆمەڵی خوشکوبرا کە تازاتونەتە ئێرە ئەم بە ڕۆژوشن ئیتر لە ڕێ مەنیجارەکەەوە بۆیان وتبوو ئەویش ئێمە یاگەدار کردەوە خواردنی تقریبان بەڵێ لەگەڵ کۆمەڵی کووردا ئیتر تقریبان خواردنی 85 بۆ 90 نەفەرە. ئیتر وەڵی پلان و بەرنامەمان چییە؟ پلان و بەرنامەمان بۆ ئەو خوشکوبرایانەمان کە تازاتونەتە ئێرە بە زمانی بەڕۆژۆ لە وەستێلەکان یا لە وتێلەکانن وەڵی ڕاستیەکەی من نازانم ئەو مەنیجە دەزانێت ئیتر ئەگەر هەبێ بەسەر چاو بۆ چاوی ئێمە یەخوا بەخێر بێن. پێم ناڵێ ئەم چێشتونانانە چینە ئەمە تۆ بۆم باس وەڵی ئەمە تەپسیە تر کاتەکەی وردە ها ئیتر ساعت و نێشی ماوەتی کاتەکەی بەرەو کۆتاییە چێ یاپراخ هەیە قۆزی سپێشڵ هەیە لێرە لەندیەوە قاورمەی پێڵەن کوردەواری مریشکی سوورەکراوە ئەمەش قۆزی حیوانە ئەوەش بریانیە کەڵەشێر هەیە و قەل هەیە ئەمە شلەکانیش عادەتەن ڕۆژانە هەر هەیە ئەمە قەلە ئەوەش کەڵەشێرە ئیتر شلەکانیش نۆکە و کوولەکە و بامێ و تەپسیە و شلەی سڵقە هەیە لەگە فاسۆلیایە بەردەوام ئەم شانە کفتەی لێیە ئیتر ڕۆژانەیە مەرچاوە بەردەوام حازریەکەین بۆ نابەرە وەڵام ماندووبوونێکی زۆری پێوە دیارە بە حەقەت خوای گەورە قبوڵی کە ئیشەڵا کە بە ڕۆژوشین لەگەڵیا بەیانیان تقریبان پێش وەخت سەعات 11 ڕێدیە بوو خواردن ئێستا سەعاتێ درەنگتر بۆ 12 بەڵام لەم سەرەوە سەعاتیش کە تاخیرترە بین بۆ نمونە سەعات 9 تەواو بێ ساعت 12 بۆ 9 تەمان زۆرە و تۆ بە زمانی بە ڕۆژوشەوە کاتەکەی زۆرە گەرمیشە لێرە یعنی پێویستێکی زۆرمان بە ئاوە بێ بڕواکە کاتی وایە کە ڕۆژۆشکێنین بەس ئاو هیچکە قوربانە لە ئەزمەعین. ئەوەش نانی گەرمە نانی فرێژ هەیە لێرە حازرە تازە ئەو دەقەیە تر داوای خواردنکەی نانی فرێژ هەیە لێرە بەسەر چاوە لە پێم وابێ لە هەموو مەتەمەکانە هەیە لێرە پێم وابێ شتێکی زۆر باشەوە تۆ عادەتەن بۆ نمونە ئێمە نۆکە و بامێ فاسۆلیا و تەپسی ئەوە دایمێ ینی هەموو ڕۆژێک لێندرێ بەڵێ ئیتر شلەکانی ترکە ڕۆژانە گۆڕێ ماشە پاقلەی تەڕە فاسۆلیای تەڕ خەڵک هەڵێ بەڵێ بۆ نمونە ئەسە ئەو پیاوە ڕایکردە دەرەوە لەسەر خواستی ئەو شلەیەک لێندراوە کە زۆری حەز لێ بووە ینی چەند جارێ ئەو سڵقاوەیە ئەوە لێمان ناوە چەند پێم وابێ تقریبان زیاتر لە 10 جار پێی وتوینێتتر لێمانە قوربانی چاوە ئەکید بە ڕۆژوایی کەیتر خۆش بێ و نمونەتان زیاد بێ. ئەمەوێ ئەوە ڕابگەێنم لێرە خواردنێکی زۆر ئامادە کراوە تەنانەت کەوچکەکانیشیان ئامادە کردووە. ئەی ئافرم بۆ شوێن کارە یاخود بۆ بەڕێوبەرە لە هەر شوێنێ بێ ئێوێ دەستگیرۆیی ئەو پەنابەرانە بکا کە تازە هاتوون بۆ ئێرە بەڕاستی
دەستخۆشیم هەیە و داوا لەو ستافەیە کە مەگەر توانین شتەکان یارمەتیان بین و خۆشمان هەمومان هەڵی گرین و بیبین و جا لێرە ئەمەوێ شتێکی کەش پیشان بم ئێرە جیاواز لە مەتەمەکانی کە کۆمەڵێک باوەتەوە لێرە کۆمەڵێک زەیتون و بابەتی زەڵاتە و خەیار و ماست و تەرتیبات هەیە یاخود کوبە هەیە جێی دەستخۆشیەم خواردنە کوردەواریانە لەم وڵاتەیە بەڕاستی بەردەستە چکە کۆمەڵێک ڕفیجی یاخود کۆمەڵێک ئەوانەی کە تازە هاتوون بۆ ئێرە ئەو توانایە خود ئەو مەجاالەیان نییە لێرە بتوانن کوبەیە کفتە دروستکەن یا هەموو خواردنانەی کە لە پشتەوە ئاماژەمان پێکرد دروستیکەن وەجێی دەستخۆشیە و وەگە بینن نەها سێری ئەو جگەرەکە سێری ئەو جگەرەکە سێری ئەو کەبابە جوان و بەلەزەتەکە ئەمە مای خۆشحاڵیە جا دەڕاستیە ئەمان پلان و بەرنامەیان ئەوەیە کە بەردەوام هەچ ڕۆژێکە ڕێکخراوەیەک کۆمەڵەیەک کە ئەمڕۆ بۆ نمونە کۆمەڵی کوردی لە بەریتانیا هەستاون بەم کارە بە پشتیوانی ئەمان بەردەوام ئیشەڵا لەم کار و چالاکیە بن بۆیە جێی دەستخۆشیە و گومانی تیان یەکەم ئیشە لە پێناوی خوای گەورەیە و ماندوونە بن یا ڕەبی. کاک حاجی دەمەوێت بپرسم ئەم پرۆژەی ئەمڕۆ ئەمە چۆن دەستان پێکرد چۆن بیرتان لەمە کردەوە چۆن خاوەن چێشخانەکە پێی خۆش بە ئەوە یارمەتیتان بە ئەمە بۆم باسکەیت. بەڵێ سەرەتا بەنای خوای بەخشدەی میرەبان ئێمە ئەو کۆمەڵی کوردی بەریتانیا کە ڕێکخراوێکە لە سەرەتای ساڵی ئەم ساڵەوە کە دامەزراوین بۆ خزمەتی جالی کوردی لە بەریتانیا بە تایبەتی پەنابەرە تازەکان ئەو براکوشکانەمان کە دێنە ئێرە ئەمەش بەشێکی ترە لە چالاکیەکانمان کە ڕێکەوتوین لەگەڵ چێشخانە کوردیەکان کە لەم شارەیە کۆمەڵی چێشخانەی باش و کۆمەڵی خەڵکی باشی لێیە داوامان لێ کردوون کە هەر چێشخانە و خوانی ئوتێلێک لە ئوتێلانی کە لەم شارە هەیە بۆیان دابین بکەن بە خۆشحاڵیەوە زۆربەی زۆری چێشخانەکان هاتوون بە دەممانەوە بە خۆشحاڵی خواردن حاضر کردووە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی ئەو چالاکیە کە ئەیکەین ئەم چێشخانەی پشوو کە خوای گەورە خێران بنووسێ دەستیان پێ کردووە و خواردنی نزیکەی 90 نەفەران حاضر کردووە بۆ هۆستێلێک لە پێشەڕۆت ئێمە خواردنەکان بۆ ئامادە کردوین ئێستا ئەیبێن ئەچین بۆ ئەو ئوتێلەی کە چاوەڕوانمانەکەن و لێرەوە دەڵێم خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ماڵ و ڕزقیانەوە خوای پەروەردگار ڕزقی حەڵاڵیان بۆ زیاد بکە خوای پەروەردگار نمونەیان زیاد بکە ئەمە تەنها ئەوە نییە خواردنێکە ئەمڕۆ ئەدرێ بە خەڵکی ڕۆژوان و تەواوە بێ بەڕاستی ئەمە ینی مەفهومێکی زۆر گەورەیە بۆی کە ئێمە تەبایی و برایەتێکی زۆر باش و فتە و لە نێوانمانە دروست ببێ بە تایبەتی لە نێوانی کۆن و تازە ئێستا ئەوانەی کە تازاتونەتە ئێرە هەندێکیان پیان وایە کە ئەوانەی کە کۆنن لێرە خەریکی ژیانی خۆیان و ئیتر ئاگیان لە ئەوان نەما بەڵام لە ڕاستی ئەمە ئیسەلمێنێکە ئەمڕۆ ئەو خەڵکانی کە لێرن دەستی خێریان هەیە و بەڕاستی ئومێدی خێران پێ ئەکرێ و ئەیانەوێ هاوکاری کۆمەکی خەڵک بکەن بە تایبەتی ئەو براکوشکانی کە هاتوونەتە ئێرە دووبارەڵێن خوای پەروەردگار ڕزقیان زیاد بکە ڕزقی حەڵاڵ خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی حەڵاڵیان زیاد بکات دەستیان خۆش بێ و نمونەیان زۆر بێ و ئێمە لە داهاتووە چەند چێشخانەیەکی ترش کە وعدیان پێداوین بۆ هۆستێلەکانی تر پشتیوانی بەخوای پەروەردگار لەم چەند ڕۆژی مانگی ڕەمەزان کەماوە بە هەمان شێوە بەردەوام ببین. بەڵێ خۆشەویستان دووبارە سپاس بۆ ئەم شوێنە خۆشەویستە سپاس بۆ چێشخانەی پشوو کە بەڕاستی چێشتەکانیان زۆر ناوازە و تایبەتن منوەکو خۆم ئێستا ڕاستە بە ڕۆژوم بەڵام بەڕاستی حەزمەکەری یەک قاپ لەو چێشتونانە تێکەم و دەستکەم بە خواردنی دەستخۆشیم هەیە لە پشتیشمەوە ماستاوێکی جوان هەیە بەڵام لەگەڵمان بن لەگەڵ تیمی ڕۆژنامەوانی یوکەیفۆ لە ڕووماڵکردنی ئەم کارە خێریەدا. خۆشەویستان وەگەی بیننەوە ئێستا خواردەکان داگرینەوەی بینە ژوورەوە پاشکەمێکی کە هەمووی بڵاوە پێ یەکەین و دابەشیانەکەین بەسەر ئەو بەڕێزانەیە
و لێرەش مناڵێکی چاوگەشم لەگەڵایە کاکە زومار کاکە زومارە یارێ هاتوین بۆ لای تۆ ناو چییە؟ زۆمان قوربانی بم ئەوە دەستخۆشیمان بۆ ستافە بەڕێزە هەیە ماندوو نەبن بەڵێ خۆشەویستان وەک باسمان کرد ئەمڕۆ تیمی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵ گواستنەوەی ئەو خواردن و شتومەکەیان بە پێم خۆشە یەکێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵی کوردی بەڕێز کاک محەممەد مامۆستا سڵای خۆی گەورە لێ سلام ورحمة الله وبركاته. سلامت بن كاكا گۆڤەندیان دەست خۆش بێت وڵی جا ئەمڕۆ ئێمە وەکو ئەرکێسەشانی خۆمان وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا سپاس بخوا لە ڕێگەی ئەو خێرخوازانەوە و ئەو چێشخانانەوە توانیمان کە خوانی بەربانگ بۆ نزیکی 100 کەس لە خێزان و لە گەنجە تازە هاتووەکانی ئەم وتێلە بکەین لە شاری بێرمنگهام و ئێمە دڵخۆشین بەڕاستی هەمیشە بە خزمەت بە ڕەوەندی کوردی خۆمان و ئەم ڕۆژ لێرەین ڕۆژێکی تر بۆ نەسبینێ بەناومانێ بچینە ئوتێلێکی تر و پشتیان بەخوای پەروەردگار ئەمانەوێت لەگەڵ ئەمانە ئیفتاری ئێوارە بکەینەوە و بۆ جەژنیش بەڵێنمان پێداون کە جەژنیشیان لەگەڵا بکەین و نێڵین بێکەسی یان بێدایک و باوکی کەسوکاران لەگەڵ پێوە دیار بێ و ئێمە ئیشاءڵڵا هەوڵە دێنێک و کۆمەڵی کوردی بەریتانیا جێی کەسوکاریان بۆ بگرینەوە لەم وڵاتە و مەعانات و ناڕەحەتیەکانیان لەگەڵ خۆمانە بەش بکەین و سفرەکانی خۆشمان لەگەڵ ئەوانە بەش بکەین جێی خۆیەتی لێرەوە سپاسی چێشخانەی پشوو بکەین کە بەڕاستی ئەمڕۆ سپاس بەخوا ئەو خواردنانیان دابین کرد و لە ڕۆژانی داهاتوویشە کۆمەڵە چێشخانەی تر بەڵێنیان داوە کە لەگەڵمانە بن و دووبارە سپاس بۆ کەناڵە عزیزەکەی خۆشمان کەناڵی یوکەیفۆر ومێ دەکەم هەمیشە سەرکەوتوو بن و ئێمەش دڵخۆشین بەم کارێک کە دەیکەین. خۆشەویستان ئێستاش یەکێک لەو کەسانی کە لێرە نیشتەجێ و ئەمڕۆ لەو خزمەتکردنی کۆمەڵی کوردی بەشدار بووە وتوانیوێتی لەم ئەمڕۆ بەشدار بێت لەم خزمەتی کە ئەمان کردویانە بزانین چ پێشنیارێکی هەیە قوربان سڵاو سڵاو لە تۆش زۆر سپاس ممنونم کار و چالاکی ئەمڕۆ چۆنە بینی چۆنە بەلاتەوە زۆر خۆشحاڵ بوون هەموو ئەو ئافرەتانەی لێرە بوون ئەو پەنابەرانەی لێرە بوون هەموو خواردنیان بۆ هات زۆر خۆشحاڵ بوون زۆر سپاسی ئەو کەناڵەتان دەکەم بەخێر بێن سەرچاوم پێت چۆنە ئاوا ئێواران ئێمە کۆبینەوە لەگەڵتانە و لەگەڵتانە ڕۆژوو بشکێنین و دەمەتەقەیەکی خۆش و کوردانە پێکەوە بین وڵاهی زۆر و خۆشەکی زۆرە زۆر و خۆشەکی زۆرە هەموو پێیان خۆشە یعنی ئەوانەی لێرەنە هەموو خواردنەکان وانە بەڵام ئەوڕۆ خواردنەکەی کوردەواری بوو هەموو جۆش و خۆشی باشیان هەبوو ڕاستی بە جۆش و خۆشەشی هەموو ئایلەکە هاتبوون بەڵام ڕۆژانی کە ئایلەکان نبینی بەڵام ئەوڕۆ ئەنگۆ هاتبوون هەموو ئایلەکان بینی خواردنەی کوردەواری بوو خواردنەی خۆش هەموو بە جۆش و خۆشەکی زۆرەوە بە ماڵ و منداڵەوە هاتبوون بەڵە خۆشەویستان ئەمڕۆ ئێمە ڕووماڵەکەمان کۆتایی هاو لە ڕووماڵێکی تایبەتدا بەشدار بووین لە ئەو چالاکی کۆمەڵی کوردی بەریتانیا و سپاس بۆ بەردەوام بن لەسەر ئەو چالاکتێت جێژی نەماوە ئیشەڵا بۆ جێژنی جێنەوە ونیا لە کۆتایی ئاڵێم سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەمووانەی کە لەگەڵمانە بوون ئەوانەی لێرەنە هەموو پەنابەرن و هەموو فەقیرن هەموو خەڵکی فەقیرن بۆ خۆت لەوانەیە کاتی خۆی هاتبی فەقیر بووی وانە ئەوەی لەو بەری هاتبێ ئەو ڕێی دیوە لە فەڕەنسای ونیا مەیبڕا ونیا ئەو ڕێی دیوە نایبڕین نەیبڕی وایە هەمووی ئەوەی دکتۆر بێ هەچی بێ ئەو ڕێی دیوە بەڵام ئیشەڵا دێنەوە و سەردانشمان دەکەنەوە ئیشەڵا ئێمە وەکو ئەو تێلە وەک پێویست نییە بەڵێ بەڵام پەیامەکە ناگا ئیشەڵا دەگات لەلایەن بەڕێستانە لەگەڵتانە بین و ئیشەڵا بۆ جەژنی لەگەڵتانە بین سپاس بۆ تیمی کەناڵی یوکەیفۆ سپاس بۆ ئاوکارم شەموز نادر سپاس بۆ هەموو ئەوانەی کە ئەمڕۆ بەشدارمان بوون سپاس بۆ ئێوە و دووبارە دەستان خۆش بێ و ئێوارێکی خۆش و ڕەمەزان لە هەموو لایە پیرۆز کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا